پرسیاری دووەمت بریتی بوو لە پرسیارەکە تەنابوز بالألقاب. بەڵێ براکەم تەنابوز بالألقابەوە ئێمە یعنی ناو ناتوەڕی ناشیرن لە یەکتر بنین بەو بڵیت یعنی کەچەڵە بەو بڵی فلانە کەسی ئاوا یعنی عیبەی لێ بگریت ناویی لێ بنەی کە عیبە بێ و بۆ خۆی پێی ناخۆش بێت و لە ناو خەڵکدا حەزی پێ نەکات. ئەمما کە کەسێک لە خوای پەروەردگار وای کردووە شەلە ئێستا بە شەل کاک حەسەنە شەل بۆ نمونە دەڵێ بۆی بیناسیتەوە جیاکەیتەوە لە حەسەنێکی تر ئەویش بەلاوێ ئەتیادی ئێستا چونکە بەوە ناسراوە ئەوە نابێتە تەنابوز بالألقاب نابێتە ناو ناتۆرە لە یەکترنان کە قورئان دەفەرمێ عەبەسە وتەوەلە ئەن جاءه الأعمى فەرمێ کە کوێرەکە هات فعلا کابرا کوێر بوو یعنی حەقیقەتەن کوێر بوو و پێشی ناخۆش نەبوو کە پێی بڵێن وڵات کوێرەکە هات پێی ناخۆش نەبوو چکە واقعەتیایدا بۆیە ئەمە ئاساییە جیایە لەوەی کە تۆ بە ڕەخنەگرتنەوە پێی بڵێ بە کەمدانانەوە پێی بڵێ و بە سوکایەتیکردنەوە پێی بڵێ ئەوە تەنابوز بالألقابە کەواتە ئەوەی قورئان حرامی کردو شتێکە ئەوەش کە ئیخباری لێداوە شتێکی ترە. بەڵام مامۆستا ئەگە سەیری قورئانکەین هەر لە پرسیارەکەی ئەوە هات بەمێشکمە ئەگە سەیری قورئانکەین سێرەکەین خوای پەروەردگار باسی کردووە فەرمێ مثله كمثل الكلب ئەوە فەرمێ أولئك كالأنعام ئەمانە سێکی خوای پەروەردگار چەنەها دەستەواژی بەکاری هێنراوە کە لەوانەیە بە گومانی ئێمە وەکو لەقەبێک و وشەیەکی ناشرین بێ. بێگومان لە جالەوە ناشرینتر چییە کە تۆ بە کەسێک بڵێ وەکو سەگ وایە وەکو گوێ درێژێک وایە قورئان وەصفی ئینسانی کافری کردووە بەوە یعنی کەسێک کە تەشبیهی کردووە کە ئیسلام حەقی بۆ بێت و بەڵام وازی لێ بێنە ڕەتی بکاتەوە یا بۆ نمونە علمی پێ بێت بەڵام ئیش بەو علمە نەکات و ئیسلام قبول نەکات بزانێت کە محەممەد هاتووە و نێراوی خوایە و ئەو علمەی پێ بێ بەڵام کاری پێنەکە وەکو گوێ درێژێک وایە بارێکی لەسرە بەڵام هیچ سوودی لێ نابینێ و نازانێت چیشە ینی بەڕێستاڵێن ئەوە وەکو لەقەب وانە فقط تەشبیهەکە بۆ ئینسانێکە کە ئەو سیفەتەی تێدایە کە کافرە ڕەتی حەقی کردوتەوە ئەوە واریدە لە قورئاندا ئەمما ئێمە بین لە ناو مسلماناندا بکەوینە ناو ناتۆرە لە یەکترنان و یەکتر سوکردن و ئیهانەی یەکترکردن ئەمە کارێکی خراپە. سپاس فەرموویەکێک لە میوانەکان